هاتومەتە سنتەرێکی حکومیە دەڵێن لێرە ئەو خێزانانەی کە منداڵیان نابێ لێرە دەتوانن و دەرفەتی ئەوەیان دەبێ منداڵک بێنە ژیان. جان ئۆ تەمەەن درێژ بیجان الله هەستە چۆن بوو کە منداڵێک دوای ئەوەندە ساڵە هاتە ژیانەوە زۆر خۆش وەسف ناکرێت لە خۆشیەکەی زۆر خۆش بوو. باشە پرۆسەی دروستکردنی منداڵەکە زۆر خاتون هەیە گەنجە وەکو جەنابەت ماوەیەکی زۆرە منداڵی نەبووە پرسیاری ئەوە دەکات دەڵێ خوایە ئەگەر ئەمن بچم منداڵێکی بلووری دروست بکەم پرۆسەکە زەحمەتە ئاسانە لە ڕووی دەسەدیەوە زۆر زەحمەتە بەس ئەگەر ئیرادەت هەبی و باوڕت بەو جێ هەبی کاڵ بژاردی ئاسان دەبی یعنی بۆ نمونە زەحمەتەکەی دەچێت دەبێت لەسەر تەحملت هەبی ها عیلاجەکان زۆرە دەرزی لێدان تەحملت هەبی ئاسان چەند مانگ دەخایەنێ بە هەمووی 4 ڕۆژ دەخایەنی عیلاجەکان پرۆسەکە 4 ڕۆژ کاتە وەکو عەمەلیاتەکە 4 ڕۆژ بەس کە منداڵەکە دروست دەبی دەگەڕێنەوە 9 مانگ دەبی ئاگات دەخۆ پارەتان زۆر چوو لە سەنتەرەکانی ئەهلی چەند پارەیان داوا دەکرد لێرە چەند بوو سەنتەرەکان بەس عەمەلیاتەکە داوای 7 وەرەقەی دەکرد بەس عەمەلیات بەس عەمەلیاتی ڕاکێشانی هەلکەکە لێرکانە 1,200,000 ماندایە ماشەڵڵا بەڕێزانم سیرکەن هەر بە دوواداچوورم لەسەر ئەو بابەتە هەرچەندە شتێکی مرۆیی یەکجار گەورەیە بەڵام ئاگادار بن ئەمە سنتەرێکی حکومیە ئەم خاتونە بەڕێزەکە ئەم کچە جوانێ هێناوەتە سەر دنیاوە لە ڕێی ئەو پیاوە و خێزانەوە لە سنتەری ئەهلی 7 وەرەقە 7,000 دۆلاریان پێگوتووە بەڵام لێرە 1,200,000 منداڵەکەتان لە ڕێی ئەو سنتەرەوە هاتە ژیان؟ بەێ باشە تەمەنی چەندە؟ مانگێک و 5 ڕۆژە مانگەک و 5 بەێ پرۆسەکە چەندی خایەن کە لێرە ئەو منداڵە دروست بوو؟ وڵای تقریبان سارە کاتی نەبێت ساڵێک بەر لە ئێستا سەردانی ئەوەڵە باشە هەموو ڕۆژ دەهاتن یان هەفتەی جارێک هەفتەی جارێک داهاتی هەفتەی جارێک دکتۆر لێرە دەیبین بەێ دکتۆرەکان باشن دکتۆرەکان دەرەجەیەک باش باش چەند ساڵە ئێوە چاوەڕێ ئەوەتان دەکرد خوددا ڕحم بکە چاردە سارە دە ساڵ بەێ داچی منداران پرتە پرتی دەکرد بۆ منداڵمان ناڵە شکرانەمان دەکرد ئەتو شکران هەردووکمە کەوایە هەر ژوو مێردەک ئێستا منداڵیان نییە بڵێ شکری خوای بکە دەرگا هەیە کە ڕۆژێک دەرگا هەیە کە خواب منداڵت پێ بە خەزێنێ خۆی گەرێک زۆرە هەر دەداتێ ئەشکرانەی بکە پێشتر دکتۆرەکان چیان دەگوت؟ وڵای دکتۆرەکان هەر گوتیان ئەنگۆ دەبی دانێنەوە ئیلا دانێنەوە ئێستا ئانگۆ ئاسوودەن ئاسوودەین بەێ شەوان کە دەنۆن بە لەگەرتان بە مرتاعی دەنوێت بە مرتاحی خوا تەمەنی درێژکە سپاس. تۆ بابی منداڵەکەی بەڵێ هەستت چۆنە ئێستا خێزانەکەت وە منداڵەکەش دڵی لێ دەدا جارێ با لە هەستەکەی بگەڕین جارێ پێمەشی گرێکترمان هەیە باش من هیچ پەیوەندێکم نە لەگەڵ دکتۆرە نەگەڵ ئەو سنتەرە نییە تەنها نەخۆشێکی هاتوونەتە ئێرە پەیامی من ئینسانیە بۆ ئەوە قسە دەکەم خەڵک تێبگا چکە دڵنیام خەڵک ئەو هۆشیاری نییە تاوەکو ئێستا بزانێ سنتەرێکی وا هەیە و ئەو دڵنیایەشی نییە بێت لێرە ئەو عملی ئەنجام هۆشیاری چۆن ئەو هۆشیاری نییە بڵێ لە ڕووی یاسایی و تەواو شتێکی قانونیە و لە ڕووی ئاینیەوە تەواو شتێکی ئاینیە لە ڕووی دڵنیاییەوە بەڵێ زۆر لە ڕووی دڵنیاییشەوە تەواو لەوە دڵنیا بێت خۆی باوکی ئەو منداڵێ ئەوە گرنگترین شتە دەبێت بیزانێت یانی هەندێک کەسێ قەلەقە دەڵێن نەوەک باوکینە بەمیان خۆم لەبەرچی 10 ساڵ تاخیر بووم دڵنیانە بووم هەتە دڵنیانە بووم نەمکرد هیوادارم ئێوە ئەو بەرنامەیە بە شێوازێکی زیاتر باشتر بڵاو بکەنەوە بۆ ئەوەی زیاتر خەڵک هۆشیار بێتەوە هۆشیار بێتەوە لەوەی کە تێبگا دڵنیام ئێستا خەڵکێکی زۆر هەیە هۆشیار نییە و ئاگداری ئەو شتە نییە بۆ ئەوەی خەڵک زیاتر بوو لەو سنتەرانە بکات و
ئیسپادە بکەن باش بابێنەوە سەر هەستە ئەو لەزەتە خۆشەی کە ئێستا من هەستی پێ دەکەم ئەوانیش هەستی پێ بکەن بێگومان 10 ساڵ چاوەڕێکردن چێشی خۆش نییە بەڵام لەخوای بەزیادبی دوای ڕحمی خوا و مادوبوونی دکتۆرە و جەماعەت الحەمدوللا بەمرازی خۆمان گەشتی حتمما ئێوە ژن و مێردێکی سەرکەوتون ئەگەر سەرکەوتونە بان 10 ساڵ گۆستاون بۆ ئەوەی خوا دەرگایەک بکاتەوە ئێستا ئەو دەرگایە بۆتەوە بێگومان چاوەڕێ ئەوە دەکەن ژیانتان باشتر ببێت ترست لەوە نیە و منداڵە خوا نەخواستە لەدایک ببێ بەڵام کەم خاوەن پێداویستی بێت خەلەلێکی هەبێت یەکەم شت دەبێ ئینسان بڕوای بەخوا هەبێ من لە ڕۆژ یەکەمەوە دوعا دەکەم دڵم خودای منداڵەکەم ساڵح بێ و ساخ بێ دوای ئەوە هەرچی دەیدا ئەوە لە مەسلحەتی چی بیدا ئەوە تەواوە یعنی پێویست ناکات و دوای خۆت دەکەی و تەواو ئەوەی دیکە دەکەویتە دەستخوای باش بەڵام هەر بۆ زانیاریت ئەوەندەی کە من ئاگادار بم هەموو ئەو منداڵانەی کە لەم سنتەرە و لەوانەیە لە سنتەری دیکەش لەدایک بن بێنە دنیاوە 100% تەندروست دەبن لەبەر ئەوەی پشکینێنەکان ئەوەندە پێشکەوتون وا دەکات ئەو منداڵی کە دێتە سەر دنیاوە ئەو نەخۆشیانی کە زۆر جار زگماکین تالەسیمیایە چەندین نەخۆشی دیکەیە بەڵام لێرکوانە تەندروستتر لەدایک دەبن. ئاشنایەتی خەڵک تەنانەت خودی خۆشم سەبارەت بەم سنتەرە کە زۆر تایبەتمەندی هەیە نەبوو. ئێستا دەچمە لای سەرۆکی ئەو سنتەرە بابزانم دکتۆرە میلەت لێرەیە. دکتۆرە سڵاوت دەبێ ماندوو نەبی باشی پێم باشە باسی ئەو سنتەرە بکەیت. ئەو سنتەرە لە کێکەوە دامەزراوە دکتۆر؟ ئەو سنتەرە لە بدایەتیڕا درا بۆ شەریکەی بەس ئەمە لە 2000 تقریبا حەفدەوە تیمی خۆمان تیمی خۆماڵی خۆمان لێ ئیش دەکەین. تۆ دەتەوێت بڵێ لە تەمەنی کابینەی نوێمەوە پرۆسەکە ئەمە دەمیست ئەوەی بینمەوە گۆڕێ لە ئەمن کە دەست بەکاربوونم لە خلال کابینەی نوێم بوو تەبان لێرەوە زۆر سوپاسی کابینەی نەوە سەرۆکی حکوومەت دەکەین چونکە پاڵپشت بوونە و لە یعنی تقریبا برین نزیکەی 3 ساڵە ئەمە پێشکەوتنەکی زۆر بەرچاوی بەوە خۆ دیت ئەو سنتەرە و لە ئێستا وەچی بڵێن لە سەدا پێشترێ ساڵانە احتیمالە دەنەخۆشێک ئەوها سەردامە ئێستا مانگانە یعنی بە ساڵانە سەدان خێزان سەردانمان دەکات. دوای ئەو بەرنامە دڵنیا بە چارەخوازانتان لەلا زۆر دەبێت سەرما قەڵەباڵغ دەبێت دڵنیات دەکەمەوە چونکە بەڕاستی خەڵک ئاشنایەتێکی زۆری نییە بەس ئەوەی کە من کە پێم گرنگە چه سەردانی ئێوە دەکات تەنیا ئەو کەسانەی کە گرفتی دروستکردنی منداڵیان هەیە کە بە سروشتی منداڵیان بێ یاخود خەڵکت کرد پێپرسیارەکە زۆر زۆر جوانە کامەران ئەمە بەڕاستی ئێستا هەتا ئێستا خەڵکەکە و هات تێگەیشتینە کە یعنی ئەو سنتەری بلووری منداڵ تەنها لە بۆ ئەوەی کە منداڵی دابدرێتەوە نە ئەمە چەند شتی دیکەشەیە لە بۆ چارەسەرکردن مەسەلەوەچی چ مەسەن ئەو کەسانەی کە دێن پێشەوەی کە عیلاجی یعنی نەخۆشی شێرپەنجیانێ دوور بیتن یعنی نەخۆش پێش ئەوی کە بچن عیلاجی کیمیایی و ڕێدیۆتێراپی من باشتر وایە ئەگەر خێزاندار نەبیتن پیاوەکە بێتن سپێرمەکەی لە بۆ فریز بکرێتن ئەوجە بچیتن عیلاجی کیمیایی ئەوانەوە بگریتن چونکە هەتا ئەویش پاش ئەوەی کە ئیشاڵە چادەبنەوە پاش چابوونەوەیان بێبەش نەبن لەو نعمەتی کە خوا کە ئیش منداڵە المال والبنون زینەت الحیات الدنیا وەنیە ینی هەر گەنجێک بە تایبەت ئەوانەی کە گەنجن ژیانیان دروست نەکردووە تووشی نەخۆشیێکی قورس دەبن وەکو شێرپەنجە دەتوانن سپێرمەکان لێرە هەڵبگرن لە بۆ هەتا دوایی دەمێنێتەوە ینی هەتایە ئەو هەتایە یعنی هیچ لەوەی بێ ئەوە نەمەنی ئەگەر خێزانداریشن باشتر وایە بیکەینە کۆرپەڵە ئەو جە لە بۆی هەڵبگرین. یەک شتکە زۆر مهم هەیە کاک کامەران نەخۆشیەکانی ئەوانەی کە مەسەلەن لە عائیلەیان تەلەسیمیان هەیە
تەلەسیمیا ئەوانیش دەتوانن پێش ئەوەی منداڵێکی تەلەسیمیان ببیتن پێش ئەوەی ئەو شتانە حاڵەتێ بکە ئەمەوە بکەین منداڵێکیان ببیتن سەلامت بی لەو نەخۆشیانە نەک بەس تەلەسیمیان لە عائیلەکەی داون یعنی نەخۆشی منداڵێکی ناتەواویان هەیە تا ئەو شتە ئەو حالەتە دووبارە نەبتەوە یعنی ئێستا دیسانەکەەوەش لە یەک لە پێشنیارەکانمانە حەزمان لێ سنتەرەکە زیاتر هیوای بە زۆر خەڵکی تکە بەشتی کوکە هیوای بە زۆر یعنی زەردەخەنی هاوشتە سەر لێوی سەدان خێزان ئەوانیش دیسانەکە بێهیوانە بن ئەوانەی کە ئەو نەخۆشیانەیە هەیە ئەوش بە هەندێک ئامێرەکانی ئەگەر لە بۆ ینی حکوومەتی کوردستان وەک گوتمان باری داراییمان باشتر بی لە بۆمان دابین بکاتن ئینشاءڵڵا ئەوەش پێویستمان پێ نابیتن لە بۆ ئەو نەخۆشیانەیە کە پێویستیان پێ لە بۆیان دەکەین. بەشی تاقیگا یەکێک لە بەشە هەرە گرنگەکانە کە چارەنووسی چارەخواز نەخۆش دیاری دەکات کە حالەتێکی هەیە ئەم بەشە دیارە لە چەند کارمەندێکی تەندروستی پێکاتون کاک ئەحمەد سەرپەرشتیارە کاک ئەحمەد سڵاو دەبێ جەنابتان سەرپەرشتیار باشە بەردەوام پێشوازی لە نەخۆش دەکات بەردەوام پێشوازی باشە ئامێرەکانتان چۆنە؟ ئامێرەکان ئەوە متتەورترین ئامێرە کۆباس ئی 411ەیە کە ینی لە هەندێک دەوڵەتی دیکە ئەوی دەورە و پشتمان نییە نییە باشە توانەی چەند نەخۆش پشکنینی هەیە؟ زۆری هەیە یعنی ئەمکە نەزەڕیان هەتا سی هەیە ئەتانی زیاتریش نەخۆشتان زۆریان کەمە؟ وەڵا باشە حەز دەکەن چارەخوازانەوانەی کە منداڵیان نابێ ئەکید ئەلێرە سنتەرێکی ناجەحە و ئەوەشە ینی مەسەرەن دیارە ینی نەتایجەکانی دیارە ئەوەکانی پشکنینی چ دەکەن؟ ئەلێرانە هۆرمۆنات زائیدەن ڤایرۆسات ئەوی پێویستی پێلۆ ئەو ئیشی ئەوەی بلودی منداڵی بلود بەێ ئەوە هۆرمۆناتە زائیدەن ژن پیاو هەردوو لێرە دەرمانێکی زۆر دەبینم کاک ڕۆستەم لێرە لە بەشی دەرمانسازی دەرمانەکانتان چۆنە؟ دوو بەشمان هەیە بەشێکیان کە حکومەت دابینی دەکاتن ئەوانە بە فری دەدرێتە نەخۆش دابین دەکرێتن لە ڕێی وەسڵشی 500 دیناریە کە حکومەت دابینی کردێ بەەوە بەیە بەرامبەر لە بۆ نەخۆش دەدرێت بە نەخۆشەکان ئەوانەی کە نەبێتن کە پێویستە لە بۆ سنتەرەکەمان لە بۆ نەخۆشەکان کە پێویستە لەسەر بودجەی سنتەرەکەمان دەیکڕین دابینی دەکەین و بە نرخێکی گونجاو دەدرێت بە نەخۆشەکان بەس دەرمانەکانی ئێمە هەمووی کوالیتی تەواوە هەمووی لەسەر کوالیتی ینی ئەوەی کە من زۆر پرسیار دەکەم زۆر جار دەرمان هەیە لە بازاڕی بەش دەفرۆشرێت لە دەرمانخانەکان لە بەشێکیان گرانبەهان بەڵام گوماری لەسەر لێرە دەرمانەکان سەلامەتن دەرمانەکان دەتوانم برێم 100% سەلامەتن سوپەیز دەرمانەک لێرخوانە ناتوانین داخلی سنتەرەکەمان بکەین ئەگەر کتابی کوالیتی کۆنتترۆلی نەبی ستیکەری حکوومەتی نەوی کوالیتی کۆنتترۆلی نەبیتن هەمووی سەلامەتە دەتوانین 100% ینی ئەتمینمان بدەینە نەخۆشەکانمان کە هیچ کێشەی نییە دەرمانەکانمان. هاتوومەتە شوێنێکی هەستیار کە ئەمە کارگەیەکە کارگەیەکی تایبەت بە بەرهەمهێنانی منداڵ شوێنێکی زۆر هەستیارە لەگەڵم بن بزانن لێرە چ ڕوو دەدات. ئێستا من لە بەردەم تاقیگەی کۆرپەلە زانیم بەدەیان کۆرپەلە لەم ژوورەدایە سپێرمی پیا و چهێلکەدانی ئافرەتان لێرن بەس ماوە دکتۆرەکان کاری لەسەر بکەن دواتر لە ڕێی دووجیانبوونی ژنەکانەوە منداڵ دێتە دنیا بابەیەکەوە بچینە ژوور.
ئێرە تاقیگەیە بە سەدان کۆرپەلە لە نێو ئەو تەنکیانەدان کە چاوەڕێی هیمەتی ئەو دکتۆرانە دەکەن دوای بەرکەوتنیان هێلکە و سپێرمی پیا و منداڵ دروست دەبێت کۆپە دووزەی بڵێ کۆرپە دروست دەبێت چۆن ئەمەلیە دکتۆر ئەمە لێرە کە بابنی ئەو کارگەیە کە کۆرپەرێ دروست دەبیتن جێکی زۆر هەستیارە جێکی پێویستی بە جیهازی متەور و لە بڕاندە باشەکانی جیهانیدا هەیە پێویستی بە ناوەندی خۆراکی خصوصی بڕاندی جیهانی کە ناوەندەکی نمونەی لە بۆ گەشتپێکردنی کۆرپەلەکان دەبی لە بۆیان دابین بکەین یعنی لێکدانی سپێرم و هێلکە لە ڕێی ئێوەوە دەبێت ئەکیت بەڕێگەی جیهازش تایبەت ئامێش تایبەت ئەو ئیشەی دەکەین ئەو ئامێرەیە ئەو ئامێرەکەیە ئەمانە کۆپەلەکان ئەمانە ئەلێرە کە هێلکان پاشێکە وەدەگیرێ دکتۆرە دەداتە دەدات بە ئێمە ئەمە ئەلێرە پوشیان پێدنا ئەو جیهازەی تامان ئەو جیهازە پێدن ئینکیوبیتەر داینکە هاڕینەیە ئەو جیهازە زۆر گرینگە لە بۆ دابینکردنی ناوەندەکی نمونەیی لە ڕووی CO2ەوە لە ڕۆی ئۆکسزیینەوە لە ڕۆی پێجەوە لە ڕۆی پلەیگەرمیەوە هامان ئەو ناوەندەی کە لێرەدا هەیە هەمان ناوەندە کە لە زیداشیدا هەیە لە زیداش چەند ڕۆژ لێرە دەمێنێتەوە ئەمە لە کەنەما حتا لە 3 ڕۆژ حتا 5 ڕۆژ دەمێنێتن پاشەوەی ئێستا کار دەکات کۆرپۆلە دروست بوو کار دەکەت ئێستا کۆرپەرەی تێدا تاکیدا چەندی تێدایە 5 نەخۆش تێدایە ئەمە هەر نەخۆشە کە دێتە ئێرە فاچی خاصی خۆی هەیە کۆدەشی خاصی خۆی هەیە کە ئەو کە پەیدەین لە بۆگەیت نمونونەکەی ناوەکەی دەنووسین بەروار ڕقم فایلەکەی کۆدەکەی زائدەن ئەو کامێرە تاودێنە کە هەمانە 24 کاتژمێرە 24 کاتژمێرە یعنی هەموو کەسێک بۆی نێبێتە ئەم شوێنە هەموو کەسێک بۆی نێبێتە ئەو شوێنە کۆدەکانیش هەمووی لەگەڵ چەند کەسێکن دەزانن کۆدەکان تاکید یعنی شتەکە زۆر حساسە و زۆر هەستیارە لە نێو ئێستا ئەو تەنکێدا ئەو بەرمیلەدا کۆرپەلەی سپێرمی پیا و هێلکەدانی ئافرەت هەیە ئەلێرە هەم کۆرپەلە هەیە هەمش سپێرم هەیە بە شێوەی فریزکراوە ئەمە لێرە لە چ حالەتێک فریز دەکەین پاشوێکەکان وەردەگیرێن کە لەناو ئەو جیهازە دەپێندرێن کە دەبنە کۆرپەلە هەندێک نەخۆش هەیە کۆرپەلە زیادە بیتن یانی بابی ئەمە هەمووی ناگەڕێنەوە 2 دانە 3 دانە 4 دانە حەسەب بڕیاردانی دکتۆرەکەیە دەگەن نەخۆشەکە لە هەمان کاتە کۆرپەلە زیادە بیتن ئەو کۆرپانە فرێنان دەین بڕاستی لەسەر بڕیاردانی نەخۆشەکەی لەسەر ڕەزامەندی نەخۆشەکەی لە بۆیان هەڵدەگرین و فریز دەکەین کات گەشتی کە بەڕێستان بەڕێوەبەری ئیدارەی ئەم سەنتەرن پێم بڵێ سەنتەرەکەتان بەڕاستی حکومیە یان ئەهلی بەدڵنیاییەوە حکومیە کار کامەران سەنتەرەکەمان حکومیە خزمەتگوزاری تەندروستی بە شێوەی نیمچە تایبەت پێشکەش بە هاوڵاتیان دەکەین باشە حکومیە بەڵام لە هەمان کاتدا ینی لە زۆربەی نەخۆشخانەکان فریە پارە وەرناژیرە بەڵام لێرە دەبینین هەندێک پشکنین دەکەن هەندێک تەنانەت دەرمانیش لە بەرامبەردا پارە وەردەگیرێت پارەیەکی ڕاستەوە پارەیەکی ڕەمزی وەردەگیرێ چونکە هەر بەخۆی عملیای بلوورە منداڵ و IVF تەکلیفی زۆرە پارەیەکی وا وەردەگیرێ بەراورد بە سەنتەرە تایبەتەکان شتێکی دەتوانم بڵێم زۆر ڕەمزیە ئەو پارەیە لە نەخۆش وەردەگیرێ هەر لە بۆ هەمان نەخۆش بەکاردێتەوە لە بۆ کڕینی دەرمان و پێداویستی و بیشوکارەکانی سەنتەرەکە باشە کە حکومیە ینی ڕۆلی حکوومەت چییە لەم سنتەرە بەدڵنیاییەوە گەر ڕۆلی حکوومەت نەبێ ئێمە ناتوانێت خزمەت گوزاریانە بەو شێوەیە پێشکەش بکەین مثلەن هەموو پزیشکەکانی ئەو سنتەرە کارمەندەکانی ئەو سنتەرە هەموو ئەو جیهاز و پێداویستی و زۆربەی دەرمان و ئەوانش بە شێکی زۆری حکوومەتی هەرێمی کوردستان دابینی دەکات بەفری و بەبێ مقابل دەدرێتەوە تەبعاً بەڵێ چەند منداڵ لەم سنتەرە بە سەدان خێزان گەیشتینە بە ئاواتەکانیان و منداڵ و چاوگەشتەکانیان لە باوەش گرتووە باشە من دڵنیام دوای ئەو بەرنامەی خەڵکێکی زۆر و لە ئێوە دەکات دەتوان پێشوازیانێت بەدڵنیاییەوە
بەدڵنیایی و شوێنتان هەیە؟ بەڵێ بەڵێ پێداویستیتان بەڵێ مەسەنتەرێکی حکوومەتین یعنی حکوم دەعم دەکرێن ینی حکوومەت هەموو گەورەیە و بەرگە دەگرێت بەتەکیید ئەم سنتەرە تاکە سنتەرە لەسەر ئاستی هەرێم و لەسەر ئاستی عێراق نەخۆش سەردانی ئەم سنتەرە دەکات لە بەسڕا لە ئەمبار لە ڕەمادی هەمووش بە ئەنجامەکی باش پرۆسەکە بۆیان ئەنجام دەدرێت هەموو ئەو ئامێر و پێداویستی پزیشکی و دەرمان بە کوالتیەکی بەرز لە نەخۆشخانەکەمان ئەم پرۆسەیە ئەنجام دەدرێت و لە ساڵی 2023 ڕابردوو 1695 سەردانی نەخۆشمان هەیە بۆ ئەو سنتەرە کە 119 نشتەگەری ئۆڤەرپیک ئەپمان هەبووە لەگەر 118 پیتاندنی دەستکرد هەبووە و 63 پۆزەتیڤمان هەبووە لە ساڵی ڕابردوو و لەو 6 مانگەر سەتان نەخۆش سەتان هاوسەر سەردانی ئەم سنتەرەیان کردیە بە نەتیجەی باش بە ئەنجامێکی باش چوینەوە ماڵەوە و ئاگداری هاوڵاتیان دەکەین کە سنتەرەکەمان بەردەوام 24 کاتژمێر لە خزمەتی هاوڵاتیانی شاری هەولێری خۆشەویستە. هەموو پەیامەکەمان لەم بەرنمەیە بۆ ئەو خێزان و ژوو مێردانن کە چەند ساڵێکە ئەوداڵی ئەوەن منداڵێک دروست بکەن منداڵێک بهێنە دنیاوە دەتوانن بێنە ئەم سەرتەرە سنتەری دکتۆرە خاوەر لە هەولێر بە خەرجیەکی یەکجار کەم بە ئیزنی خوا هیچ شتێک بەبێ ئیزنی خوا نەبێ بە ئیزنی خوا ببێن بە خاوەن منداڵێکی چۆن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە هەمیشە خوددا مراز و داخوازیەکانتان بەجێ بکەن.